من ناوم فؤاد عوسمان فتحوڵایە لە ساڵی 1960ەوە ئاسنگەری یەکەم لە داگیربووی شاری هەڵەبجەم لە کۆڵانی جوولەکان لەدایک بووم. کاتێک کە مەکتەبم تەرەکە ساڵی 1960 وازم لە مەکتەب هێنا چوون بووم بە شاگرد ئاسنگەر لای وەستا فواد لە بانزیخانەی کۆن، بانزیخانەی کۆنی ئەسلی لەوێ شاگرد بووین. تر لە هەفتاکانە دوکانەکەمان گواستیەوە بۆ کۆڵانەکەی لای حەمامی سوورەت تاکو 1970 لەوێ شاگرد بووم. دوای 1970 ئیتر دوکانی خۆم هەبوو لەگەڵ وەستاکەمان شەریک بووم و دوایی تر دوکانەکە بوویەوە بەیی خۆم. لەو لە ساڵی 1970ەوە من ئاسنگەرم تا ئێمە نزیکەی تەقریبا 50 و شتێکەکە. من موالیدی 54م. من لە شاری هەڵەبجە لە گەڕێکی جوولەکان لەدایک بووم لە 1/7/54. لە 62 ماڵمان ناتوۆتە سلێمانی، لە سلێمانی داهاتنیشین. لە 1970 دوکانی خۆم هەیە تا ئێمڕۆ. وەڵی تر تەمەڵی مەکتەب ئەمەی پێکردووی، بەڵام ئیسفادەمان زۆر لێ کردووە لەخوا بەزیادە شتێک فێر بووین لەم سنعاتە باشە. وەڵی شوکاری ئەمە بە زۆری ئیسا نەخشە و مەحاجەرەیە و دەرگای گەراژەوە و شتانەیە ئەوانە دروستەکەین و ئیتر ئێستا بە عامیشەکە کەم بۆتەوە، بەڵام جاران باش بوو، یعنی زۆر باش بوو. ئێمە شاگردمان زۆر بوو، ئیشمان زۆر بوو، بەڵام ئێستا بە عام هەموو شاروای لێهاتوو ئیش کەم بۆتەوە. ئیتر ئیشەکان وا ڕوات لەگەڵ ئەم ئاسنگەریەشە ئەو ڕۆژانەی کە ئیش نەبێ خۆمان مەشغوڵەکەین بە نەخشێکەوە یا بە ڕەسمێکەوە ئیشی تیاکەین، یا بەعدە ئیشەکەی بۆ خۆمان لە ماڵەوە نیە دروستیەکەین بۆی شکڵەکانی جوانە خۆم هەڵێ بژێرم و دروستیەکەم. بەئاسن زیاتر نەخش و ڕەسم. بەعدە نەخشێکەیە غەریبە تااقەتمە بێ دروستیەکەم. ڕەسمیشی ترێگە ڕەسمێکی جوان یا ڕەسمێکی پیاوێکی کۆنی ناودارم بەردەستکەوێ ڕەسمێکەم، بەڵام سەبە بۆ نێوەی کە جێگەم نەماوە لەم ناو دوکانە هەڵیواسم ڕەسمەکانم کەم کردوێتەوە. تا ڕەسمم هەیە لەو پەنایە دامناوە، جێگەم نییە هەڵیواسم. تا حەسەن زیرەکی گەورە هەق نییە بەوێ هەق لە ناو شاعیرانە، بەڵام جێگا نییە داینی. خۆم بیدایەت زەوقی کتێب خوێندنەوەم هەیە، کتێبی شعر و ئەدەبیات و ئەوانە، لەبەرەوەم شاعیرانی کە ڕەسمەکانی کراوەم فەیلسوفانە هەمووی شتێکم خوێندوتەوە لە سەریان، بۆیە تر حەزم کردووە ڕەسمەکانیان هەبێ. هی کەش هەیە بەڵام جێگەم نییە بیکەم. وەڵی هەمووی عەزێتیە و لای عەزێتی نییە، بەڵام هەمووی زەوقە. تۆ کە زەوقی لەسەر شتێ بوو ئەیکەی تر لەگەڵ زەوقە هەموویە ڕوات ئەکرێ. وەڵا تەقریبەنەوە 2-3 پاسیلمان هێناوە تەماشامان کردووە تا لەسەریەوە دروستمان کردووە. پاسیلیش بۆیە لە ناو کوڕێ ئەردا، یعنی هەرە سوڕێتەوە. وێنەکەی هێنم و لەسەر وێنەکەی سینساخیەکەمەوە. ئەو ڕەسامی چاک هەیە لە شارێکەمانە. ئیتر لەسەرەوانە دروستیەکەینەوە. بەس مهمەوەی ڕەسامەکە نییە زۆر بە جوانی بۆمان بکە، تا جوان بێ ڕەسامەکە ئیشەکە زۆر جوان دەرەچێت. ئەی هەمووی بەپارەیە. ئەوها ڕەسم هەبووە ڕەسامی چاک بۆی کردوین، $1000 ماوەتێ ڕەسمەکەشیمان نەکردو، جوان دەرنەچوو. بەڵام ئەو ڕەسمێکی پانورامایە بوو، تقریبان 6-7 کەس بەیەکەوە. $1000 ماوەتێ ڕەسمەکەشی جوان دەرنەچوو، پارەکەشمان ناوەت. لە ئێرانەوەیە، لە تورکیاوەیە، لە ئوکرانیاوەیە. بەس باشترین ئاسنی ئوکرانیە. ئاسنی ئێرانی داینە یەک تەنەکاوی پێ بکە لە پاش 10 دەقیقە بێ بەژەن، چکە پۆڵای زۆر زۆرە. ئاسنی تورکیش نیسبەتی پۆڵاکەی کەمترە، بەڵام
لە هەمویان چاکتر ئۆکرانیایە. باشەکەی لەوایە ئاسنێکی زۆر ڕێکە، خواریتیان نییە، دوایەوە بۆ خواردکردنەوە بۆ ئیش ئاسانتر لێ بەدەست. تالیان هەمووی وەکویەکە، ئەمە ئاسن فرۆشانە نییە، ئەگەر بە خۆڕایی دەستیان کەوێ هەر بە یەک سادەی فرۆش. ئاسن فرۆش وایە. هەموو یار بەساری تر چۆ بەلای بڵێ ئاسنی ئۆکرانیم بەرێ دینی لایەتێ بە ئۆکرانی. ئیتر هەیە وجدانی باشە، هەیە وجدانیشی نییە. ئۆکرانێکە ساری گرانترەکەوێت لەمان، تقریباً تەنی $20 $15 $25 دەچێتە سەر. ئەوە ئێران نزیکترە. ئۆکرانیان لەو دیو تورکیاوەیە، بچێتە تورکیا و ئینجایە. بەڵام ئەو ئێرانە بە بە سلێمانیە تا ئێستا کەس نەیکردووە. منیش یەکەم دانەیە بە ناڕەحەت بووم، بەڵام ئەگەرێکی بوێ زۆر بە ئاسانی ترێ بەدەستەوە. ئەم بەم شیشەشە کرێ و بە ڕاستەشە وەڵی ژیانێکی خۆشی پێبەخشیوین. دوایەوە قسانیمان نییە لەخوا بەزێ بێ. ئیتر خۆی موێمەوەی ژیانێکی سەربەرزانە بژیت. وەڵی ئەدایکی لەم ئیشە هیچ شتێ ڕێگر نەبووە، بەس وەختی وایە ئیشەکەی بۆ ساحێبیشێک حەقی خۆی نایەتێ، یعنی پێوەی هیلاگەوی بە ئیشەکەیەوە، تەقدیری ئیشەکە نادانێ، ڕێز ناگرێ. زۆر هەیە لەو بابەتە، خاصن ئەم جیلەی ئەمڕۆ کەمێکیان وان ئەوەیە کە ئیشێکی بۆکەی ئەهمێتی ئیشەکە نازانێت چییە. لەبەرەوە دوایی لە کۆتایی حسابەکەشە حسابەکە نییە وا لەیەکە، یعنی بێتاقەتت دەکاڵی شەڵارەمی شەم نەکردایە. ئەوەیە تا من لە مەیدان ئیشێکم کردوان بەسەر هات، باخوا دەوری پارەیەکی خەیاڵیان لێ بڕین لە ئیشێکە، بەشە تێ 4 دانەمانگ ئێمە هیلاگوین بۆ ئیشەوە. ئێمەشیان بردا ئەوێ ئیشمان پێ بکەن، مەجموعەیە عەرەب لەوێ بوو ئیشیان نەزانی، ئیشەکانی ئێمەیان کرد بە نمونە بۆ ئەوان. زۆر ناخۆش بوو بەلامانەوە، هەم مۆندیسەکە عەزیەتیین، ئەم جەماعەتی مۆندیسەکان ئەوانە عەزیەتیانین، زۆر زعاجیان کردین. ئەوانەشمان تووشە بێ، بەڵام ئەوانە کەمن، زۆر نین. دەلامی واشە ئیشمان بۆ کردو تەماشای قایمەی نەکردوین، وتێتی ئەگەر داوە نەشم لێ بسێنی ڕازین. تا بەڕەحمەت بێ کە عەلی بۆسکانی قەت تەماشای قایمی منی ناکرد، کاکامیلی حاجی سەعید قەت تەماشای قایمی منی ناکرد. بەڵام دەوڵەمەندی وا هەیە کە ئیشێکم بۆ کردو بای $60 بای 60 وەرەقە بۆ دەی لێ بڕیوە. ئەوەش هەبووە، ئەوەش هەیە، ئاوایە ئەو شانە ئیشی ئەمە ئاوا دەرەچێت. بەڵام ئێستا بە زۆری کە ئیشێت معاملەی لەگەڵەکەین بۆی دوایی عەزیەتمان نەیات. بە نیسبەت لەم وێنانەوە کە دروستێکەین زۆری ئیسفادە لە ئیشی هێزی دەستی خۆمانەکەین، هێزی عەزەڵاتی خۆمان، چونکە هەمووی ئیشی چەکوشکاریە، لەبەرەوە خۆمان هیلاگە بینتیایە نەوەک مەکاین و شتان. بەدەوەی کە ئیشی مەچینە بێ لە حیمکردنەکەیەتی و پاکردنەوەکەیەتی، بەڵام هەمووی هێزی عەزەڵاتە و دەسە و چەکوشە و تلەنجێ و لەسەرەوانە خوا دەکەینەوە. دا بە نیسبەت دروستکردنیشانەوە ڕەسم کەوتووە، ڕۆژی وا بۆ 4 ڕەسمم تەواو کردووە، وەختی وا بۆ بە 5 ڕۆژێک ڕەسمم تەواو کردووە. اینجا ڕەسمەکانیش ئەوەیە بڵێن ئێمە ئیستینساخێکەینەوە، ڕەسامێکی باش ڕەسمەکانمان بۆکە، ئیتر دوایی لەسەر ڕەسمەکەی ئیستینساخێکەینەوە. بەڵام ئەو بە ماجیک بۆمانەکە، بە ماجیکی 6 ملیم ئاوا دروستیانەکەینەوە. وەڵای تر خۆی ئەوە نیە تەمەن گەورە ئەبێ، تر کە تەمەن گەورە بوویت ئەڵێ نەبێ ژن بێنی، ئەبێ دوکانێ هەبێ، ئەبێ تر بگۆڕێنی، گەمە گەنجێتی نەما. ئیتر ئەوە لەوانە لەو مەرحەلانە ئیتر دەست پێیەکە، ئەبێ دوکان دابنێ پێشەوی ژن بێنی، دوکانماندانە، ئیتر دوای دوکان پاش 1-2 ساڵ بە زۆر ژنێکیان بۆ هێنانی تر ئەوە ئیتر ماڵ و مناڵ هەیە و باشە لەخوا بەزیابێ ژیانێکی کامەرانەوەی نەسەر. ئێمە ڕۆژانە لێرە ئەمێنینەوە بۆ نان خواردن لەگەڵ ئەمانە هاوکار
تقریبا تا 12 ساڵە لەگەڵمایە کاگلێر هەر لەگەڵ خۆمان ئەیشەکە وەسایکی کەشمانەیە و مەشغوڵی خانووە ناتوەتەوە نیوەڕوانی تر بازە نیوەڕۆیەک لێرە نانەخۆین هێلکە و ڕۆنەکەن و تەماتایەکەن و تەماتە سوورەکەنەوە و تو وەختی وایە بێ بە حەفلە برنجی کوردی و مریشیش لێنێن و ئاوا ژیان بەسەرەبین لێرە.